ئێمە وەک ئەنجومەنی باڵای مامۆستایانی پێشەنگ ستافی سکرتارێت لەسەر بانگێشتی مامۆستایانی هەڵەبجەی ئەنجومەنی باڵای مامۆستایانی پێشەنگ سەر لە نوێ هاتینەوە بۆ خزمەتیان بە مەبەستی دوای کۆنگری مامۆستایانی پێشەنگ ستافی لقەکان تەشکیلەکەینەوە. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لقی هەڵەبجە پێک دێت لە سەرۆکی لق بەرپرسی لق لەگەڵ دوو کارژێر لە برایان و هەروەها کارژێرێکی خوشکانمان دەبێت. ئەوە ئێستا کە جەنابتان لێرەن و ڕووماڵی بابەتەکەیەکەن سنووری 50 بۆ 60 مامۆستایەک ئامادە بوون. هەڵبەتە مامۆستایانمان زۆرە، بەڵام تا ئێستاکی ئەوەندە ئیسیجابەی هەبوو لێرە حزوریان هەیە. پرۆسەکە بەردەوام بێت ئینشاءڵڵا دوای دیاریکردنی لیژنەکان و تەشکیلەی ئەوەی کە خۆ کاندیدکردن دەرگا کراوەیە بێ بۆ کاندیدەکان هەر بۆ سەرۆکی لک و بۆ کارژێرەکان. ئێمە ئومێدەوارین ستافی نوێ بتوانێت تەواوکاری ستافی پێشوو بێت و هەروەها گڕ و تین و تەوژمێکی زیاتر بە پرۆسەی پەروەردە و فێرکردن بات